دیارە ئێمە لە ماوەی ڕابردوو چەند جارێک گربوونەوە چالاکیمان کرد و داوامان کرد کە شەڕی کورد بە کورد نەکرێت. و مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بەڵێنی ئەوەی داد کە شەڕی کورد بە کورد ناکات جارێشتر، بەڵام بەداخەوە وەک هەموو جارەکانی تر بەڵێنەکەی خۆی نەبردە سەر. وەک دەبینێت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو زیاتر لە 13 گەریلا بەدەستی پێشمەرگەکانی پارتی شەهید بوون. ئەمە عیبێکی گەورەیە. عەرەب قسەیەکی دەڵێت ئەو تیرەی دۆستێکە لێ دەدات فقط 1000 تیری دوژمنەکەت هەیە. واتە ئەوەی پارتی بەرامبەر بە گەریلا دەکات ئەمە 1000 هێندەی ئەم داگیرکاری تورک کارەسات بارەتر و خیانەتێکی گەورەیە. ئێمە دەوڵەتی داگیرکاری تورک بڕیاری داوە کە دوژمنمان بێت و لێمان بکوژێت و شەهیدمان بکات. ئەمە دوژمنە، بەڵام عیبەیەکی گەورەیە، کارەساتێکی گەورەیە کە پێشمەرگەکانی پارتی کە خۆیان بە کووردا دەنێن کە سەرۆکەکەیان بەڵێنی ئەوەی داوە شەڕی براکوژی نەکات دێت ئەمڕۆ گەریلا شەهید دەکات. گەریلا دەتوانێت بەرامبەر دەوڵەتێکی داگیرکاری وەکو تورکیا کە ئەندامی ناتوێ بوەستێتەوە. بەڵام ئەمە شەرمەزارێکی گەورەیە کە پارتی لەبڕی ئەوەی بێ پشتگیری لە براکوردەکانی بکات، لەبڕی بێەوەی هاوکاریان بکات. کاکە ئێمە دەڵێن با پشتگیریمان نەکات، با هاوکاریان نەبێت، بەڵام بەلایانی کەمەوە چاوساغی بۆ دوژمن نەکات، پشتگیری دوژمن نەکات. بۆیە جارێشتر ئیدانەی ئەم پلان و خیانەتی پارتی دەکەین و داوا دەکەین مەسعود بارزانی بە بەڵێنەکەی خۆدا بچێتەوە ئەم شەڕە ڕابگرێت.